بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان تا دێت بۆی پەخستنی پەرلەمانی کوردستانەوە بۆشایی یاسایی زیاتر لە هەرێمی کوردستان دروست دەبێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێت ماوەی یاسای هەرێک لە سەرۆکی دەستەی مافی مرۆڤ و دیوانی چاودێری و دەستەی دەستپاکی بەسەرچووە. بە میواندارێک لە بەڕێزان بێستون فایاق ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە هەولێرۆ دکتۆر خامۆش عومەر ڕایشکاری یاسایی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بەهۆی پەخستنی پەرلەمانەوە هەرێمی کوردستان تووشی بۆشایی یاسایی بووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێت ماوەی یاسایی سەرۆکی دەستەی مافی مرۆڤ و دەستەی دەستپاکی و دیوانی چاودێری دارایی تەواو بووە. بەبێ بوونی پەرلەمانی کوردستانیش ناتوانرێت سەرۆکێکی نوێ بۆ ئەو دەستانە دابنرێت. دوای ئەوەی لە 12 دەی ساڵی 2015 پەرلەمانی کوردستان بە بڕیاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان پەخرا لە دەرەنجامی ئەو پەخستنەدا کۆمەڵێک سەرۆکی دام و دەستگا حکومیەکانی هەرێم ماوەی یاساییان بەسەر چوو. ئەوکات ماوەی کارکردن بە چەند یاسایەکیش تەواو بووە، وەک یاسای دژە تیرۆر و بە کرێدانی خانوبەرە. سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان لە وتارێکیدا کە وێنەیەکی ئاڕاستەی پەیام کراوە ڕایەگەێنێت هەرێمی کوردستان لە بەردەوامی لە کارکەوتنی پەرلەمانی کوردستاندا گرفتی یاسایی و بۆشایی بۆ دەسەڵاتی سەرۆکی چەند دامەزراوەکی گرنگی هەرێم دروست کردووە، بەتایبەت لە دەستەی مافی مرۆڤ و سەرۆکی دەستەی دەستپاکی و دیوانی چاودێری دارایی. ئەو پەرلەمانتارە مەژە بۆش دەکات ئەو ناوەندانە بایەخی گەورەیان بۆ دژایەتی گەندەڵی و داکۆکی لە مافەکانی مرۆڤ و چاودێریکردنی حکوومەت هەیە. بە پێی یاساکانی دەستەی مافی مرۆڤ و دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاکی سەرۆکی ئەو دەستگایانە بۆ ماوەی 4 ساڵ لەلایەن پەرلەمانی کوردستانەوە هەڵدەبژێردرێن و بۆ یەک جاریش دەتوانرێت ماوەکەیان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە درێژ بکرێتەوە. ئێستا بەبێ کاراکردنەوەی پەرلەمان ناتوانرێت ماوەی یاسایی سەرۆکی ئەو دەستانە درێژ بکرێتەوە. لەلایەکی دیکەوە لە 19 ساڵی 2015 مەسعود بارزانی ماوەی یاسایی وەک سەرۆکی هەرێم تەواو بوو. بە پێی یاسا ئێستا هەرێم سەرۆکێکی یاسایی نییە. ماوەی ساڵێک و 3 مانگ و 20 ڕۆژە پەرلەمانی کوردستان بەهۆی دەستبردن بۆ ئەمواری یاسایی سەرۆکایەتی هەرێم لەلایەن پارتیەوە پەخرا و تا ئێساش هیچ ئیرادێکی جدی نییە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک بێسم بە خێر بێن ئەگەر سەرەتات لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. هۆکاری چییە کە ڕۆژ لە دوای ڕۆژ بۆشایی یاسایی زیاتر لە هەرێمی کوردستان دروست دەبێت؟ سڵاو بۆ بینەرانی بەڕێز و بۆ جەنابیشت و بۆ دکتۆر خاموشی بەڕێز. لە ڕاستیدا چۆن ئینسان جەستەی ئینسان ڕۆژانە پێویستی بە وزە و بە خۆراکی پێویستە، موسسەی تەشریعی و دامەزراوەی قانونی هەڵبژێردراوی نوێنەرایەتی خەڵک کە پەرلەمانە بۆ نیزامێکی سیاسی و حکوومەت بۆ ئەو چوارچێوەیی کە پێی ئەوترێت سیادەی دەوڵەتداری پێویستە. گەر تۆ موسسە تەشریعیەکە و نەبێ جونگەکانی تری دەوڵەتداری و ئیدارەدانی ژیانی خەڵک و ئیدارەدانی کایەکانی دەوڵەتداری پەکی ئەکەوێ. خۆ پەرلەمان تەنها وشەی پەککەوتنی پەرلەمان وشەیەکی بچووک نییە ئێمە بەسەرمانە تێپەڕێ. هەموو ئەو بابەتانی کە پەیوەندیان بە ژیانی خەڵک و بە ئیدارەدانی دەستگاکانی دەوڵەت و تازەکردنەوە و تعدیلکردنی قانون و قانونی دەرکردنی تازە و هەموو ئەوانە ڕەبتی بەکاری پەرلەمانەوە هەیە کە لە نەتیجە ڕەبتی بە کۆی ژیانەوە هەیە. هەتا ئێمە بەردەوام بین لە کارانەکردنەوەی پەرلەمان و ڕوونتر بڵێم تا پەرلەمان لەم دۆخەی ئێستا بمێنێتەوە و جەوە سیاسێکەوە هابێ دەبێت چاوەڕێ بکەین موسسەی زیاتر پەکی بکەوێ. جگە لە مۆزوعی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە بابەتێکی قانونیە و موسسەکە سەرۆکایەتەکەی کۆتایی هاتووە، ئەوە دۆخی پەرلەمانە. ئێمە لێمان تێک نەچێت بەشێکی تر لە جونگە گرنگەکانی حکوومەت کە وەزارەتە گرنگەکانن ئێستا بە وەکالەت بەڕێوە ئەبرێن. 4-5 وەزارەتی گرنگ لە ناو حکوومەتە کە وەکالەت بەڕێوە ببرێن. یعنی وەکالەت مصطلحی وەکالەت لە بری
بۆ ماوەیەکی کاتی محددە لە زروفێکی محددە وەزیرێک ئیشێکی هەیە بۆ مانگێک بۆ 10 ڕۆژ بۆ ئەوەن 10 ڕۆژ کەسێکی تر کە سیفەی وەزیری هەیە بە ڕائەسپێردرێ ئەو پۆستە بەڕێوە بە بەڵام ئێمە دەیان پۆستی وەزیر و لە خوار وەزارەتەوە بۆ محافظ و بۆ شوێنە گشتەکانی تر بۆ وەکالەت بەڕێوە ئەبرێ ئەوە تا چەند پۆستێکی تر کێسە قسەی لەسەرکرێ وردە ماوەکانیان بەسەرەتی و پێویستیان بە شەرعێت پێدانەوە و متمانە پێدانەوەی پەرلەمان هەیە بۆ تازەکردنەوەیان واتە ئیدامەدانی پەکخستنی پەرلەمان دەبێت چاوەڕێی پەکخستنی مؤسساتی تریشی لێ بکەین چونکە لە ڕاستیاوە کوتم چەند خۆراک و وزە بۆ جەستەی ئینسان پێویستە لە ڕاستیدا مؤسسەی تەشریعی و پەرلەمانیش بۆ کای دەوڵەتداری و بۆ نیزامی سیاسی و بۆ جوگەکانی حکومڕانی و ئیدارەدانی ژیانی خەڵک پێویستە لە هەرێمی لە هەموو چوارچێوەیەکی قانونی دەوڵەتداریە لە دنیاە بۆیە وەکو وتم ئەو دەستانی کە جەناب باسی کرد لە راپۆرتەکەی هاتبوو کە ماوەی سەرۆکایەتەکانیان بەسەر ئەچی و پێویستیان بە تازەکردنەوە هەیە ئەوانە بەشێکن شوێنی تریژەیە وەکوتم وەزارەتە گرنگەکان مەسەرەن ئێستا وەزارەتێکی گرنگی وەکو پێشمەرگە وەزیری ناوخۆ بۆ وەکالت بەڕێوەی ئەبا لە کاتێکا وەزارەتی ناوخۆ خۆی وەزارەتێکی قەرەباڵخی پڕکێشەی پڕئیشی جونگەی گرنگی ئەم وڵاتێ بۆ خۆی بەتەنیا بە زەلامێ ناچێ بەڕێوە تو هاتووی وەزارەتی پێشمەرگە لەم حاڵەتی شەڕەیە لەم حاڵەتی نایەگرتووی پێشمەرگەیە لەم هەموو جەنجاڵی ئەو وەزارەتیە ئەو وەزارەتش بە هەمان بە ئەو وەزارەتەش بە هەمان بەڕێزی تر سپاردوتەوە کە دوو وەزارەتی ئەخی بەسەرا یعنی ئەمانە بۆ خۆی درێژە کێشانی ئەوەندەی تر ماڵوێرانی تر بۆ نیزامە سیاسەکە و بۆ خەڵک و بۆ هەمومان لێ ئەکەوێتەوە بۆیە تاکید لەواکەمەوە درێژە کێشانی پەکخستنی پەرلەمان دەبێت چاوەڕێی دۆخی خراپتری لێ بکرێ بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێستان کاکتۆر خامۆژ ئەگەر بینە لای بەڕێستان سوپاسان دەکەین ئێستا باس لەوە دەکرێت کە بۆشایی یاسایی دروست بووەوە بۆشایی یاسایی چییە ئایا ئەگەر بۆشایی یاسایی دروست ببێت چ زیانێکی بۆ سیستەمی حکومڕانی و بۆ وڵاتیان هەیە بە دڵنیاییەوە لە دوای پەکخستنی پەرلەمان بۆشاییەکی یاسایی لە هەرێمی کوردستان دروست بووە بەداخەوە ئەو ململانەی سیاسیەکە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت بە شێوەیەکی تەندروست بەڕێوە نەچوو تەنانەت پەنانە بدرا بەر لۆژیکی یاسا و لۆژیکی سیاست بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەو ببینیمان پەنا بردرایە بەر بەکارهێنانی هێز بۆ پەخستنی دام و دەستگا شەرعیەکانی وڵات پەرلەمان وەکو دامەزراوەیەکی مؤسسی دەستوری هەموو هەر وڵاتێک دەبینین گزارشتێکە لە ئیرادەی گشتی هاوڵاتیانی ئەم وڵاتە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لە ئێستادا ئێمە بەبێ پەرلەمانی کوردستان گوزەر دەکەین دام و دەستگاکانی تری هەرێمی کوردستان ئەگەرچی هێشتا ناکۆچیان لەسەرەیە بەتایبەتیش سەرۆکایەتی هەرێم و حکومەتیش بەبێ چاودێری پەرلەمان کاروبارەکانی خۆی دەبات بەڕێوە دەبات ئەمانە هەموو گیری گرفتی یاساینە بەڵام دەبێت ئەماژە بەوە بکەین بەڕاستی و گیری گرفتی یاسایانە کە لە هەرێمی کوردستان هەیە بەر لەوەشی کە پەرلەمان پەچی بکوێ بۆ کارە سەرنجەکەی بۆ ئەوە دەگەڕاوە لە هەرێمی کوردستان ئێمە بەداخەوە نەبووینە خاوەن دەستورێک کە دام و دەستگاکانمان بە شێوەیەکی دامەزراوەی دامەزرێن بە تایبەتیش دام و دەستگا دەستوریەکانی وڵات هەر سێ دامەزراوە سەرچێکە کە خۆیان لە دەسەڵاتی جێبەجێکردن بە هەردوو جونگەکەیەوە دەبینێتەوە لەگەڵ دەسەڵاتی یاسادانن و دەسەڵاتی دادوەری لە وڵاتدا ئەمە بووە هۆکارێک کە تۆدا هەندێک دامەزراوەی تریش لە وڵات دروست نەکەی کە دەبوونە هۆکارێک بۆ ئەوەی یاسا لە وڵاتە بەرقەرار بێ و یاسا سەروەر بێ وەکو دروستکردنی دادگای دەستوری لە وڵاتدا لە غیابی هەموو ئەو دام و دەستگایانە کە ئێستا هەیە کە وجودیانە لە هەرێمی کوردستان چ دەستورە چ دادگای دەستوریە دەبینین ئەو بۆشاییەکە ئێستا لە دەرەنجامی ئەوە هاتووتەکایەوە کە پەرلەمان وجودی نییە پەرلەمان کاران نییە دەبینین حکومەت بۆشایی پڕکردێتەوە لە کاتێکە پڕکردنەوەی ئەو بۆشایی لەلایەن حکومەتەوە بە تایبەتیش وەرگرتنی سیفەتی ئەوەی کە ببێتە دەسەڵاتێک وەکو دەسەڵاتی یاسادانان لە وڵاتدا کارێکی نایاسایی و ناڕەوایە بە حکمی ئەوەی لە هیچ یاسایی هیچ وڵاتێک نییە حکومەت شوێنگرەوەی پەرلەمان بێتن دەکرێت لە هەندێک بارودۆخی نائاسایی وەکو ئەوی حاڵەتی جەنگێک ڕووبدا لە وڵاتەکەیان کارەساتێکی سروشتی بۆ ماوەیەکی کاتی پەرلەمان پەچی بکەوێتن بەڵام لەوەی لە ئێستادا دەبینە حاڵەتێکی وەکو لە سەردا ئاماژە پێدا بەهۆی ململانەی سیاسیەوە بووە و بەهۆی ئەوە بووە کە تۆ هەوڵی ئەوە دراوە یاسا هەموار بکرێتەوە کەواتە دەبینین ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە لە غیابی ئەوەی کە دەستوری نییە لە غیابی ئەوەی کە دادگای دەستوری نییە ئەم بۆشایی لەلایەن حکومەت
پڕ کراوەتەوە دەبینین شوێنگرەوەی پەرلەمانی ئێستادا ڕێنمایی دەردەکات بڕیار دەردەکات ئەو بڕیارانە دەبینین زۆر جاران سیفەتی یاساییان هەیە لە کاتێکا وەکو لە سەرتاشدا ئاماژەم پێدا بۆ هیچ حکومەتێکی دنیا نییە هەڵسێ بە دەرکردنی یاسا بە حکومی ئەوەی ئێستا لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش دەسەڵاتی حەسری لە مەسلەی یاسادانان بۆ نمونە بە پەرلەمان سپێردرا بە جۆرەی مادەی 56 بڕگەیەکی یاساکە لە کاتێکا بە جۆرەی یاسای ئەنجومەنی وەزیران دەبینین دەسەڵاتی ئەو دەرکردنی ڕێنمایە بۆ جێبەجێکردنی ئەم یاسایانێکە لە پەرلەمانەوە دەرسی بەڵام بەداخەوە لە غیابی پەرلەمان دەبینین ئەمە بە شێوەیەکی ناڕەوا لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە پڕ کراوەتەوە بۆتە هۆکاری ئەوەی گیر و گرفتی یاسایی بە دوای خۆیدا بهێنی ئەم گیر و گرفتە یاساییانە بەڕاستی ئەگەر پەرلەمان کاران نەکرێتەوە و زیاتر دەبێتن و ڕەنگە لە دوای کاراکردنەوەی پەرلەمانیش پەرلەمان نەتوانێت بەشێک لەو گیر و گرفتە یاساییانە چارەسەر بکە کە بەهۆی ئەوە دروست بە کە پەرلەمان پەچی کەوتووە زۆر باشە بە کورتی یانێ و گیر و گرفتە یاسایانە چین کە دروست بووە لە ئەنجامی پاخستنی پەرلەمانی کوردستان یاخود ئەو گرفتانە چین کە بەرز دەڵەگە پەرلەمانیش کارا بکرێتەوە ڕەنگە چارەسەر نەکرێن خۆی ئەو گیر و گرفتانە وەکو لە سەرتاش ئێوە لە راپۆرتەکەش ئاماژەتان پێدا هەندێک لەو دەستە سەر بە خۆیانەمانێ بە جوێرەی یاساکانیان ماوەکانیان بۆ دیاری کراوە جگە لەوەش پێش ئەو بەش ڕووداوی ئەومان لە پێش بوو کە یاسای کارکردن بە یاسای دژە تیرۆر لە هەرێمی کوردستان پێویستی بەوە بوو کە پەرلەمان مادەکەی درێژ بکاتەوە بەڵام دوای ئەوەی کە پەرلەمان داوای کرد لە ئەنجومەنی شورا ئەمەی بە ڕاشکاوانە بە پەرلەمان ڕاگەیاند کە مەسلەی درێژکردنەوەی یاساکان یاخود هەموارکردن یاخودی لەغاکردنەوەیان ئەمە دەسەڵاتێکە دەسەڵاتێکی حەسری پەرلەمانە بۆی زیاتێکی تر نییە تەداخلی ئەو کارە بکات ئەوەی تریشان کە پێیوەستە بە مەسلەی دوای ئەوەی کە پەرلەمان کارا دەکرێت و لە هەموو وڵاتێکدا هەر کاتێک کە پەرلەمان بۆ ماوەیەکی کاتی پەچی دەکەوێت هەموو ئەو بڕیارانەی کە حکومەت دەری کردووە لە وڵاتەکە دەبێت بگەڕێتەوە بۆ پەرلەمان بۆ ئەوی پەرلەمان شەرعیەتی پێ بدات یاخود بڵێت ئەمانە ناشەرعینە کەواتە تەواوی ئەو بڕیارانەیە کە حکومەت لە ماوەی پەخستنی پەرلەمان داویەتی بۆ ئەو بەڵێ ناقەشەی لەبارەیەوە بکرێت جا ئەو کاتە پەرلەمان سەرپشک دەبێت لەسەر ئەوەی ڕێگەی پێدەدات ئەم بڕیارانەوەکو خۆی بمێنێتەوە یاخودا ئەمە بە جۆرەی ڕای پەرلەمانتاران دەبێت ئەو کات. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێستان کاک دکتۆر کاک بێسوون سەبارەت بۆی ئاساییە ئەگەر هەر ڕۆژێک و هەر ساڵێک مەسەلەن سەرۆکی مەسەلەن دام و دەستگایەک ماوەکەی بەسەر بچێت طبعا ئاسایی نییە هەموو ئەو دەستگایانەوە کاری سەرۆکەکانیان مدەی کارکردنی سەرۆک و کەسی یەکەمەکانیان لە چوارچەوەی یاسایەکی تایبەت بەو موئەسسەیە بەو دەستگایە بەو دەستەیە دانراوە مودەکەی دانراوەوە ئەو شوێنەشی کە دووبارەیە کاتەوە یان متمانی لێ ئەسێنیان کەسێکی تر لە شوێنەکەی داانێت تهدید کراوە کە پەرلەمانی کوردستانە بەشی زۆری ئەو دەستگایانە بێگومان دیسان ئەوانە دەکەونە فراغەوە مثلەن دەسەڵاتی درێژکردنەوە یان دەسەڵاتی لابردن یان دەسەڵاتی دانانی کەسێکی بەدیل لە شوێنی ئەوانە تەنها لە دەسەڵاتی پەرلەمانی کوردستانایە و هیچەکە لە ئیشە حەسرەکانی پەرلەمانی کوردستان مؤسسەی پەرلەمانی دەچین کە لە کوردستانە هیچ سەرۆکی مەسەلەن سەرۆکی دام و دەستگایەکی یاسایی نەمێنێت بەداخەوە ئێستا ئەگەر دیقەت بدەی بەڵێ وردە بەرە ئەوواچین یعنی لەمان تێک نەچێت ئێستا مؤسسەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان وەکو باسمان کرد ئەوە دۆخەکەیەتی کە لە فەراغێکی قانونیایە و دیسان لە دەرەوەی پەرلەمانیان لە دەرەوەی ڕێکارە قانونیەکان ئەگەر هەڵبژاردنە یان دووبارە تعدیلکردنەوەی قانونی سەرۆکایەتی و دانانی کەسێکی ترە لە نێو پەرلەمانیان لانی کەم هاوشەوەی ئەوەی لە خولی پێشوا درێژکرایەوە 2 ساڵ بۆ کاک مەسعود هەموو ئەو ڕێکارانە هەبوون بەدەر لەوانە مؤسسەیەکی تر کە بە قەناعەتی ئێمە دەسەڵاتی درێژکردنەوەی ویلایەتی کەسیەکی گەورەی وەکو سەرۆکی هەرێمی نییە شوێنەکانی تریشمان هەیە وردەورە دەکەونە فەراغی قانونیەوە هاوشێوەی و دەستانی کە ئێسەیەوە باسان کرد جگەلەوە مؤسسە و سەرۆکایەتی و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە ئێستا لە کاردانین مودەکانیان تەواو نەبووە بەرکارە بەڵام ڕێگەیان لێگیرێ ئیشیان پێناکرێ کەواتە ئەکرێ وردەوردە ئێمە بەرەو ئەوە هەنگاو ئەنین کە کۆی جونگە گرنگەکانی دەوڵەتداری لە کوردستان بکەونە فەراغی قانونیەوە یعنی کارانە بن بەشێکیان بەهۆی کۆتای هاتنی مودە قانونیەکەیان بەشەکەی تریشیان کە هاوشێوەی هەندێک لە وەزارەت و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە ڕێگەی کارکردنیان لێگیرێ بۆیە بێگومان وەکو وتم لە سەرتاشەوە درێژە کێشانی
پەکخستنی پەرلەمان تەعتیلێکی کاملی موسساتی دەوڵەتداری لەیەکەوێتەوە چکە پەرلەمان کرۆکی بنیاتنانی دەستگایی دەوڵەتداریە لە هەموو موسسەیەکی کارگێڕی سیاسیدا لە هەموو کەوندا زۆر باشە بەس ئێستا کێ بەرپرسیارە لەوەی کە مەسەرەن ڕۆژ بەڕۆژ دام و دەستگاکان سەرۆکی داموزگەکان ماوەی یاسایان بەسەر دەچێت پەرلەمان کارە ناکرد کێ بەرپرسیارە کێم دۆخەی دروست کرد ئەنی 12 حەکێ پەرلەمانی والێ کردووە وازحیشەکی ڕێگە نادا ئێستا پەرلەمان دەست بە دانیشتەکانی بکاتەوە وازحیشە پەرلەمان بۆ وای لێها دەستی بۆ چی برد چی مخالفەیەکی قانونی کردبوو بەڵام بەڕای من ئەوانەمان هەموو تووە لەم بەرنامەیە و لە تەلەڤیزیۆنەکەی جەنابتان و لە شوێنەکانی تریش ئێستا ئێمە پێویستمان بەوە هەیە هەر چۆنێکە بێ بە نیەتێکی تازە موسسەی پەرلەمانی بکەوێتەوە سەرسکە کاک حەکیم لێمان تێک نەچێت جگە لە مەسئلەی کۆتای هاتنی مدەی ئەو موسسە دانپیاندراوانی کە زۆناب و باسی کرد پێویستیان بە تازەکردنەوەیان دانانی کەسی تازە هەیە بۆ سەرۆکەکانیان بابەتێکی تریشەیە لێمان تێک نەچێت ئەویش قانونی دەرکردنی تازەیە هەموارکردنەوەی قانونە کۆنەکانن ینی لە ئیدامەدانی ژیان و هاتنە پێشەوەی حەدەسی تازە لە مجتەمەعدا بەردەوام قانونەکان پێویستیان بە گۆڕانکاری هەیە بەردەوام ئێمە پێویستمان بە حداسکردنی قانونی تازە هەیە مەسەل من لە موسسەی تەشریعی دنیام بینیوە لە وڵاتی پێشکەوتوی وایە هەوتوانێمە ساڵی وایە 1000 یاسا دەرەکەین لە وڵاتدا 500 یاسا دەرئەکرێ ئێمە ساڵ و نیوەکە 1 یاسا لە کوردستانە دەرنەکراوە وەکو جەنابی دکتۆر فەرمووی هەندێک بابەت هەیە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و حکوومەت دەستی بۆ بردو بۆ مخالفەکە ئیشی ئەوان نییە هەندێک بڕیاری یاسا هاوشێوە یاسایان دەرکردووە بەڵام لە ئەسڵدا ئەمانە ئیشی پەرلەمانن هەموو ئەو هەنگاوانی کە ئێستا حکوومەت دەستی بۆ بردووە پاڵپشتی قانونیان هەبووە زۆر مهم بوو دەیان بابەتی تر ئێستا لە مجتەمەعی کوردی هەیە پێویستیان بە دەرکردنی قانونی تازەیە دەیان قانونی خراپ هەیە لە کوردستانە ئێستا پێویستمان بەوەیە تعدیلی بکەین ژیانی خەڵک وەستاوە پرۆژە وەستاوە مەسەلەن ئەمانە پێویستیان بە تعدیلکردنی قانونەکانی پێشوو هەیە یان پێویستە قانونی تازەیان بۆ دەربکەین دەیان پرۆژە هاوشێوەی بیمەی کۆمەڵایەتی و مەسەلەن شتی تر لە پەرلەمانی کوردستانە پرۆژەکانیان کەوتبوو پێویستی بەوە هەبوو بکرێن بە بڕیار و یاسا بەڵام بەداخەوە دۆخەکە وای لێ هاتواتە بەشێک لە ئیشەکانی پەرلەمان کە دەڵی پەکخستنەکەی تەسیری لەسەر ئەو موسسانە هەیە بەشێکی گرنگی ژیانی خەڵکیش بەهۆی پەکخستنی پەرلەمانەوە پەکی کەوتووە و ینی دوا کەوتووە بەڵام ڕەنگە بۆ چونێکی شەبێک کە بڵێ بەوێ پەرلەمان و بە بەسەرچوونی سەرۆکی دامەزەکانی وڵاتی شەر بڕێوە چێت ئەو قسەی ڕاستە هەیە دەڵی پەرلەمانیش نەبێ بەڵام ئەو بەڕێوەچوونەکەیەتی کە دەیبینین بەڵێ ڕاستە خۆ ڕەنگە ئەو مصەڵەح ئەوەی وڵی ژیان پەکی ناکەوێت ئەگەر کارە باش نەبێ ئەگەر ئەوەی کە کوردەوارێک ئەڵێ ئەگەر هینیش نەبێ ینی بەڵام ناچێ بەڕێوە بەم شێوەیە ینی ئێمە قەرار نییە ببینە موسسەیەکی ببینە نیشتیمانێک دەوڵەت دروست بکەین و هەرێمەکەمان سەربەخۆی ڕابگەێنێ یەخۆیەکێک لە کۆڵەکەکانی دەوڵەت ئیعتراف پێکردن نییە ناڵێن هەر شوێنێک هەر کاتێک کە دەوڵەتەکە ڕاگەیەندرا خاڵ یەکەمی پێویستی بە کۆکردنەوەی پاڵپشتی نێودەوڵەتی هەیە بۆی زۆرترین دەوڵەت ئیعترافە پێ بکەن ئیعتراف بە کوێتەکەن ئەتراف بەو سیادەیەکەن بەو چوارچێوەیە ئەو چوارچێوەیە بریتە لە چی بریتە لە پەرلەمان دەستگا قانونی و دامەزراوە تەشریعی و تەنفیزی و قەزاییەکان ئێوە تا خۆمان حسابی بۆ ناکەین یعنی پێشەوەی خەڵکی تر حساب بە موسسات و چوارچێوەکانی خۆمان بکە خۆمان حسابی بۆ ناکەین و پەچی ئەخەین بۆیە قسەیەکی زۆر نابەجەیە کە بڵێ بەبێ پەرلەمانیش وڵات بەڕێوە ئەچێ خۆڕاستەوە تا بەبێ سەرۆکایەتی هەرێمیش وڵات بەڕێوە ئەچێ و تا خەڵک بەبێ موچەش ئەژی بەڵام ئەوە ژیانە بەڵام سەرۆکی ئەو هەر بەردەوامە لە پۆستەکەی ئاینی بەردەوامێکە و بابەتێکەوە وتمان ینی پێشووتریش هەر خلافی قانونی لەسەر بووەوە ئێستش بەردەوامێکە بە ناقانونی بەردەوام باشە بەس ئەم دۆخەی کە تێیدا ئێستا دامەزراوەکان گەڕانەوەی بۆ خاڵی سفر ینی ئێستا ئێمە پێشتر لە 92 ئێمە دام و دەستگای حکوومەت و پەرلەمان دروستکرا ئێستا مەسەرەن ئەو دامەزراوە خەریکە بەر لە ناوچوون دەچن کاکە دامەزراوەکانی دەوڵەتداری دامەزراوە کارگێڕەکان لە وڵاتدا بەشی زۆریان بە تەدریجی بە واقعی حاڵ خەریکە پەکیانەکەوێ ئەوە کەی وەزع لە سیستەمی سەحەیە هەیە دکتۆرێکی بەڕێز بە ڕوبعەموچەیەکەوە ئەوەندە دەوامی پێکە ئەکرێ خەریکە ئینهیارەکە مامەسا ئەوە ژیانێتی فەرمانبەرەکانی تر شوێنەکانی قەزایی و شوێنەکانی تر ینی ئەوە پێی ناوترێ ئیدامەدان تۆ دڵ بەوە خۆش بێ ئەگەر پەرلەمانیش نەبێ ئەگەر وەزعی ژوار بێ ژیان هەر ئەڕەوە کەی ژیانە وەکەی ئیدارەدانە بۆیە ئیدامەدانی ئەمە درێژەدانی ئەم بێ موسساتی و بێ پەرلەمانیە دەبێت چاوەڕێشتی گەورەتری لێ بکەی وەکو وتم یعنی دەیان یاسایی سەدان یاسای گرنگ هەیە پێویستی بە دەرچواندن هەیە ئێستا لە کوردستانە دەیانی تریژ هەیە پێویستی تعدیلکردنی هەیە هەر لە مەوزوعی ژیانی خەڵکەوە لە مەوزوعی کارەباوە لە مەوزوعی ئاوە لە مەوزوعی موچەوە لە مەوزوعی هەموو ئەوانە پێویستی بە قانون دەرکردنی تازە و قانون تعدیلکردنی
کۆنەکان هەیە مۆزوعی نەوت مۆزوعی هەموو ئەوانەی کە تۆ باسی ئەەکە ئەیژیان بە چی ئەڕوا بڕێەوە بە قانون ناڕوا بڕێەوە یعنی ژیانی ڕۆژانی هەمومان لە دەرکردنی پاسپۆرتێکەوە لە دەرکردنی ئیجازەیەکی سایقیەوە لە دەرکردنی لە ژنێنانێکەوە لە جیابوونەوەیەکەوە لە هەموو ئەمانەوە ئەی پێویستی بە قانون نییە ئەی قانون کوێ دەرێکا سەرچاوی قانونەکە پەکی کەوت بێ ئەکرێ بڵێ ئەمە ژیان ئەڕوا لە ڕاستیدا من لەگەڵ ئەوە نیم یانی ئەگەر ژیانیش بڕۆ ئەو ژیانە ژیانێکی تەندروست نییە بەڵام ئێستا هەرێمی کوردستان گەڕاوەتە بۆ خاڵی سەفر یعنی وردە وردە بڵێ ئێمە خەریکە دەگەڕێنەوە بۆ ئەو سەرەتا خراپانی کە لەو کاتەیە ئێمە وردە وردە خەریک بوو تێمان ئەپەڕان تۆ دیقەت بدە ساڵانی ئەو کات من نمونەی وەزارەتەکانم بۆ هێنایتەوە مەسەن وەزارەتێکی گرنگی وەکو مالیە کە ئێمە قەیرانێکی گەورەی داراییمان هەیە لە کوردستانە معقوڵە ئەو وەزارەتە وەزیری نەبێ وەزارەتێکی گرنگی وەکو پێشمەرگە کە ئێمە لە حاڵەتێکی زۆر لە ماوەی ساڵی ڕابردووە سەختی شەڕکردن بووین لەگەڵ داعش چۆن نەبێ کەسی یەکەمی ئەو مؤسسەیە نەبێ ئەمانە هەمووی فراغن ئەمانە هەمووی خراپین کە بەسەر وڵات و بەسەر مؤسساتی وڵاتە بەڵێ سوپاس دەکەم کاک تۆرەگە بگەڕێم و لای بەڕێستان سەبارەت بووی ئێستا لە ڕووی یاساییە و لە ڕووی یاسایی دەستوریەوە هیچ دامەزراوەیەکی یاسایی و سەلیم ماوە لە کوردستان بەداخەوە ینی ئێمە ئەگەر قسە لەسەر دامەزراوە دەستوریەکان لە هەرێمی کوردستان بکەین نەمانتوانی لە ماوەی لە دوای ساڵی 1992ەوە دام و دەستگاکان بە شێوەیەکی تەندروست دروست بکەین وەکو ئەوەی کە لە سیستەمە سیاسی جیهانیەکان پەیڕەو دەکرێت بە تایبەتیش وڵاتە پێشکەوتەکان ئەوەی تێبینی دەکرێت وەکوتم لە سەرەتاشدا ئێمە لەبەر ئەوەی نەبووینە خاوەن دەستور ئەگەر چی لە ڕووی شکلیشەوە لە ڕووی ڕواڵەتیەوە ئێمە کۆمەڵێک دام و دەستگامان دروست کرد ئەو دام و دەستگایانە هەڵدەستان بە کارەکانی خۆیان بەڵام وەکو پێویست نەتوانرا هەماهەنگی لە نێوان ئەو دام و دەستگایانە دروست بکرێت بە تایبەتیش سێ دەستگا سەرچەکە کەواتە ئێمە کاتێک قسە لەسەر دامەزراوەکان دەکەین لە وڵات قسە لەسەر سێ دامەزراوەی سەرچی دەکەن یەکەمیان ئەوەیە تۆ دەسەڵاتی یاسادانان لە وڵاتەکە دووەمیان دەسەڵاتی جێبەجێکردن سێمیان دەسەڵاتی دادوەری لە وڵاتدا بەداخەوە دەسەڵاتی یاسادانان لە هەرێمی کوردستان تاکو ئێستا چوار خولی بەخۆیەوە بینیوە دەبینین لە ماوەی ئەو ماوەی کەکاری کردووە سێ جاران بەهۆی شەڕی ناوەخۆ ماوەی خۆی درێژ کردوتەوە جارێکیشیان لە بواری ئاسایی ماوەی خۆی درێژ کردوتەوە ڕەنگە مەترسی ئەوەش لە ئاراددا ئەگەر کارەکە بەو شێوەی ئێستا بڕواتن لایەنەکان نەگەنە جۆرێک لە ڕێکەوتن احتیمالی ئەوەی هەیە گەری ئەوە لە ئارادایەکە دووبارە ماوەی پەرلەمان درێژ بکرێتەوە تۆ ماوەیەکی کەمن لە بەردەست ماوە لەگەڵ ئەوەشدا ئێستا حکومەتت هەیە حکومەت کارەکانی خۆی دەکاوەکوتم بەڵام لە هیچ شوێنێکی دنیا نەبووە حکومەت بەبێت چاودێری پەرلەمان کاروباری خۆی ڕاپەڕێنێ هەرچی ئەوەی پەیوەندی بەلایانی ترەوەی کە دەستەی کە سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی هەرێم بەهۆی تەوابوونی وادەی سەرۆکایەتی هەرێم خۆمان بینیمان ئەنجومەنی شورا بڕیار بیرڕایەکی دەرکرد لە بارەی مانەوەی سەرۆکی هەرێم لە پۆستەکەی ئەو بیرڕایە مشتومڕێکی یاسایی دوور درێژی لەسەر هەیە بەداخەوە ئەو مؤسساتانی کە لە هەرێمی کوردستان هەیە وەکوتم لە غیابی دەستور نەتوانرا وەکو پێویست کاروبارەکانی خۆیان بەڕێوە بن سەرڕای ئەوەی ئەو دەستگایانە لە ڕێگەی ئەو یاسانە کە ئێستا کاریان پێ دەکرێت چەندین جار هەموار کراونەتەوە بۆ ئەوەی بتوان ئەدای خۆیان باشتر بکەن بەڵام بەداخەوە وەکوتم ئەم دامەزراوانە نەبوونە دامەزراوەی دەستوری کە بتوانن لە دوا ڕۆژدا ببنە هەوێنی ئەوەی کە سیستەمێکی دیموکراتی پێشکەوتو دروست بکەن هاوشەوی وڵاتە پێشکەوتوەکان ئەوەی لە ئێستادا هەیە دەبینین لە بڕی ئەوەی ئێمە برەو بەو دام و دەستگایانە بدەن کە لە هەرێمی کوردستان وجودیان هەبووە دەبینین لە ئێستادا مؤسساتە شەرعیەکانی وڵات بە تایبەتیش پەرلەمان پەچی خراوە لە کاتێکا وەکوتم پەرلەمان گزارشتە لە ئیرادەی گشتی خەڵک لە کاتێکا دەبایە وەکو بڕیارێکە لە پەرلەمان هاتووە وەکو ئەوەی کە یاسای خودی یاسای هەڵبژاردننی پەرلەمان جەختی لەسەر ئەوە دەکاتەوە کە پەرلەمان بێتە مەرجە و سەرچاوەی بەریارە چارن و سازەکان کە لە کاتێکا ئێمان لە بارودۆخێکی بارودۆخێکی زۆر لە هەمواردانا دەبوو ئێستا پەرلەمان پەچی نەخەبایە بەڵکو لە ئێستادا هەوڵی ئەوە بدرابایە لە ڕێگەی پەرلەمانەوە قەرار لەسەر ئەو پرسە چارن و سازانە بدرێت بە تایبەتیش ئەوەی پەیوەندی بە مەسەلەی پرسی
پەیوەندی هەیە لەگەڵ بەغدا پرسی سەر بەخۆیە پرسی پەیوەندی ئیقلیمیەکانە پرسی پەیوەندی نێودوڵەتیەکانە هەموو ئەمانە دەبا لە ڕێگەی پەرلەمانەوە بڕیاری لەسەر بەڵام بەداخەوە دەبینین لە غیابی پەرلەمان ئەمە نەکراوە. بەڵێ سوپاس دەکەین ناوبڕێکمان هەیە دوات دەگەڕێنەوە لای بەڕێزدان کاکتۆر بەڵێ بینیرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوەتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆرە گەر بگەرمەوە لای بەڕێز سەبارەت بووی کە بەڕێز وتت ئەو حکوومەت کە ئێستا بەبێ پەرلەمان کاردەکە هیچ جۆرە تەفسیرێکی نیە. ئێستا ئەم حکوومەتە لە ڕووی یاساییەوە چۆن تەفسیری بۆ ڕێکە حکوومەتێکی کارایە یاخود حکوومەتێکی کاربەڕێکەرە؟ خۆی لە ڕاستیدا ینی لە ڕووی یاساییەوە زۆر زەحمەتی ئێستا وەسپێکی یاسایی بدەمە ئەو بدەینە پاڵە حکوومەتە چکە حکوومەتی کاربەڕێکەر ئەو جۆرە حکوومەتەیە کە لەلایەن پەرلەمانەوە متمانەی لەدەسەندرێتەوە یاخود ئەوەتە خۆی ئیستیقالە دەدات یاخود ئەوتە ماوەی پەرلەمان کۆتایی پێدێت شەرعیەت و چەتری یاساییەکەی نامێنێت لەو حاڵەتانە حکومەت دەوێتە حکوومەتی کاربەڕێکەر ناتوانێت هەموو کارێک بکات تەنها ئەو کاروبارانە دەبات بەڕێوە کە پەیوەندی بە ئیشی ڕۆژانەی خەڵکەوە هەیە بۆ ئەوەی مەبدە ئیستیمراری دەوڵەت بەردەوام بێتن نابێتەوە حکوومەتەکە پەچی بکەوێت تەنها ئەو کارانە دەبات بەڕێوە کەوەکوتن پەیوەندی بە کاروباری ڕۆژانەی خەڵکەوە هەیە بەڵام ئەوەی لە ئێستادا دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان لە غیابی پەرلەمان بەبێ ئەوەی ئەو چەتری شەرعیەتەی کە هەیبوو جاران لەژێر کۆنتترۆلی پەرلەمانکارەکان بات بەڕێوە بات ئێستا دەبینین ئەو چەترە نماوە بۆیە دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەڵەی قۆستۆتەوە وەکووتم لە بری ئەوەی تەنها کاری جێبەجێکردنی یاساکان بێ و ڕاپەڕاندنی کاروباری ڕۆژانەی خەڵک بێ دەبین دەستی بردو بۆ هەندێک بابەت کە پەیوەندی بە دەسەڵاتەکانی خودی ئەنجومەنی وەزیرانەوە نییە بەڵکو پەیوەندی بە دەسەڵاتەکانی دەسەڵاتی یاسادانانەوەیە واتە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە بۆیە دەبینین لە ئێستادا من ئەگەر بڵێم وەسفێکی یاسایی بدەم بپاڵە حکوومەتە بڵێم حکوومەتی تەسریف ئەعمالە نەخێ ناتوانین بڵێن حکوومەتی تەسریف ئەعمالە بەڵام لە هەمان کاتیشدا ناتوانم پێی بڵێم ئەمە حکوومەتێکە دەبێت بە کاملی اختصاساتەوە کاروبارەکانی بات بەڕێوە باتن لەبەر ئەوەی وەکوتم هەر حکوومەتێک بۆ ئەوەی کاروبارەکانی بە شێوەیەکی ڕێکوپێک بات بەڕێوە بات دەبێت بە تەنسیق لەگەر پەرلەمان ئەم کارانە بکات تەنانەت هەتا کاتێککە پرۆژەیەکیشی دەبێتن پرۆژە یاسایەکیشی دەبێت لەگەڵ پەرلەمان قسە بکات دەبێت لەگەڵ لە تایبەتمەندەکان قسە بکات بۆ ئەوی بگەنە نەتیجەیەک و سیغەیەکی هاوبەش تاکو یاساکە دەربکەن. بەڵێ یعنی کەواتام جۆرە لە حکوومەتە لە هیچ یاسایەکی دەستوری نمونەی و تەفسیریش ناکرێت یاساناسە ناتوان تەفسیری بکەن؟ من ناتوانم هەتا ئێستا حاڵەتی وها زۆر دەگمەنە ڕوویدا بێتن کە تۆ پەرلەمان بە هۆکاری سیاسی پەچ خرابێت دەکرێت پەرلەمان هەڵ بەڵێ بەڵام بۆکاری سیاسی پەرلەمان پەچی بکەوێت بەڵام بێ ئەوەی هەڵبژاردن بۆ پەرلەمان بکرێتەوە پەرلەمانەکە نەکارا بێتن و بتوانێت کارەکانی خۆش نتوانێت کارەکانی خۆشی بکات ینی کەواتە تۆ ناتوانانی ئێستا وکوتم هیچ وەسفێکی یاسایی بدێ پاڵە حکوومەتە پێی بڵێ حکوومەتێکە بە کاملی اختصاسات کاروبارەکانی دەبات بەڕێوە یا حکوومەتێکە حکوومەتێکی تەسریف ئەعمالە. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر کاک بێسمەگەر بکەمەوە لای بەڕێستان
لەوەی کە پەرلەمان تاکوێسە کار نەکراوەوە بۆ شە یاسایی زیاتر دروست دەوێت بەڵام لە 6 ئەم ساڵ دوای 9 ڕۆژی تر پەرلەمانی کوردستان بەپێی یاسا ماوەکەی تاو دەبێت ینی بەپێی یاسا ئەگەر ماوەکەی تاوبی هەڵبژارن نەکرێت کێ دەسەڵاتیەوە هەیە کە ماوەی پەرلەمانی کوردستان درێژ بکاتەوە بۆ نمونە پێشتر ئەنجومەنی شورا لەلایەن ئەنجومەنی شورا ماوەی یاسایی خۆیان درێژیان کردو بۆ سەرۆکێرێ ئەوەی پەرلەمان کێ دەتوانێت درێژی بکات ینی پەرلەمان تەنها خۆی ئەو مؤسسە تەشریعیە و ئەنجومەنە هەڵبژێردراوە تەنها خۆی بڕیار لە درێژکردنەوە یان ئەوەی کە پێوترێ درێژکردنەوەی تەمەنی خۆی بدای ئەمە ئەزمونمان هەیە لە خولی یەکەمی پەرلەمان لە ساڵی 95 بۆ جارێ لە ساڵی 96 بۆ 2 جار لە ساڵی 98 بۆ جارێک واتە 4 جار تەمەنی خۆی درێژ کردوێتەوە. ئاسایی و یاسایی ئەمە یعنی ئاسایی نییە بەڵام ڕەنگە یاسایی بێت چکە و مؤسسەیە لەبەر دۆخنا ئێوە خۆتان چۆن دەتوانن ئەمە بکەن؟ ینی پەرلەمان دەتوانێت بە بڕیارێک چکە ئەزمونمان هەیە خولی یەکەمی ئەم پەرلەمانی کوردستان لە دوای 92 کە هەڵبژێردرێت تا ساڵی 2005 ماوەیەکی زۆر لە کارە نابێ و کاتیش ئەو پەرلەمانە وجودی نابێت لە کارە نابێت لە کار ئەکەوێت بۆ هۆی شەڕی ناوخۆ ئەو زروفە سیاسی ئەو کات بەڵام 4 جار تەمەنی خۆی درێژ کردێتەوە واتە ئەمە قسەکەم بۆ ئەوەیە کە پەرلەمان بیکەوە نەریتێکی خراپە نابێ ئەو نەریتە هەمیشە ئامادەی هەبێەوە لەبەر چاومان بێ و حازر بەدەست بێ کە ویسمان دەستی بۆ بەرین ئەمە حاڵەتێکی خراپە بەڵام لە ڕووی قانونیەوە ئەوش ڕەنگە شۆڤەی جۆراوجۆر هەڵگرێ بەڵام پەرلەمان دەتوانێت دەسەڵاتی قانون دەرکردن و دەسەڵاتی بڕیار دەرکردنی هەیە یەکێک لەوانەی کە کراوە و ئەزمموی شەیە لە چەند شوێنێکی تر لای خۆشمان و کوتم 4 جار تەمەنی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان درێژ کراوەتەوە تاوە لە 95 کە کۆتایی لە 96 کە کۆتایی هاتووە تاوەکو 2005 تەمەنەکە بە 4 بڕیاری جیاواز لە 3 ساڵی جیاوازە دەرکراوە درێژ کراوەتەوە. یاسایەکان سارەسەر دەکات بوونمە مەسەلەن سەرۆکی دەستەکانە کە سەر بە پەرلەمانی کوردستان ماوەی یاساییان بەسەر دەستچێت دام و دەستگای ترە یاسا هەیە مەسەلەن ماوەی کارپێکردنی تاو بووە ئەگەر تەمەنی درێژ بکرێتەوە ئەمە چارەس بۆ یعنی پەرلەمان ئەگەر تەمەنی درێژ بکرێت بکاتەوە بێگومان دەتوانێت لەسەر کارەکانی خۆی بەردەوام بێ بەڵام ئێمە نابێ ئومێد بەوە بکەین و ئەومان لەبەردەست بێ و هەمیشە ئەوە لەبەر چاو بگرین کە دەتوانێت دەبێت ئەو نەریتە دووبارە نەبێتەوە و نەریتێک بچەسپێنرێ لە کوردستان کە 4 ساڵ جاری هەڵبژاردن بۆ مؤسسەکان بەڵام ڕاستەکان بەو شێوێن کە ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ تاجیلکردنی انتخابات بەداخەوە کاک حەکیم ئێمە لە ساڵی 2013 ئەو خولەی کە ئێمە تیا هەڵبژێردراین بەپێی قانونی سەرۆکایەتی هەرێم دەبێت هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان لە یەک ڕۆژا بکرێت جەناب وەزانی لە 2009 لە هەڵبژاردننی خولی سێمی پەرلەمانی کوردستاندا لە یەک ڕۆژدا هەڵبژاردن بۆ سەرۆکایەتی هەرێم کرا و هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستانیش کرا بەڵام لە 2013 لە مانگێک پێش کۆتایی هاتنی خولەکەی پەرلەمانی کوردستان 2 ساڵی تەمەنی کاک مەسعودی درێژ کردەوە هەڵبژاردن بۆ ئەوە نەکرا هەڵبژاردن بۆ پەرلەمان کراوە ئێمە ئەزمونێکی خراپمان هەیە لەگەڵ تاجیلکردنی انتخابات و تاجیلکردنی یان درێژکردنەوەی تەمەنی مؤسسەکان بۆیە ئەگەر وەڵامی یەکدیێڕی پرسیارەکەت بەڵێ تەنها پەرلەمان خۆی دەتوانێت تەمەنی خۆی درێژ بکاتەوە بەڵام ئاراستەکان ئێستا بەرەو کەم لە ینی بەداخەوە پەرلەمان کارا بکرێتەوە جارێ پەرلەمانە بێ لە کارایبی و خۆی دابنیشێ و بەڕێوشۆنە قانونیەکانی دانیشتن کە پێویستی بە دەستەی سەرۆکایەتی و زۆرینەی پەرلەمانتاران هەیە وەکو چۆن قانون و بڕیارەکانی پێشووی دەرکرد دەبێت لەو ڕێوشێنە قانونی و دەستوریەیە پەیڕەویەیە بڕیاری درێژکردنەوەکەی خۆشی بدا ئەگەر نا پەرلەمان وەکو ئێستا لە کارانە بێت چۆن دەتوانێت تەمەنی خۆی درێژ بکاتەوە ئێمە بۆ ئەگەر تەمەنەکەشی درێژ بکاتەوە پێویستی بە دانیشتن هەیە پێویستی بە گەڕانەوەی سەرویشی پەرلەمان و کاراکردنەوەی هەیە بۆی دەستبەری بوو ئەوە کە تەمەناکەی نەگاتە ئەوە بەڵام من ویستم یەک جملە بڵێم لەسەر مەوزوعی حکوومەت و ناونانیان پێناسەکردنی ئەم حکوومەتە لە ڕاستیدا یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی پاڵپشتیکردنی سوڵتەی تەنفیزی پەرلەمانە واتە ئێستا حکوومەت دەکرێت بڵێن حکوومەتێکی بێپشت و پەنایە حکوومەتێکە لە ژێر ڕقابەی پەرلەمانە نییە لە ژێر لێپرسینەوەیان نییە چاودێری ناکرێ ئەمە وای کردووە ڕەنگە ومێنی شخصەکانی ناو ئەو مؤسسە تەنفیزیە بتوانن یان بیانەوێ یان ڕێگەیان لە بەردەما واڵا بێ ئەگەر هەندێشتی ناقانونی و نادەستوری بکەن کە هەندێک جار لەلایەن حکوومەتەوە کراویشە بۆیە دەکرێت بڵێنەوە حکوومەتە بۆ خۆی پاڵپشت و پەنایە من لە چەندین کەسی ناو ئەنجومەنی وەزیرانم بیستووە کەوتوانە پەرکەوتنی پەرلەمان گەورەترین زەرەر بوو بۆ حکوومەت بەشێکی گرنگی کارەکانی حکوومەتیش ناڕوا خۆش نەبوو وەزیرەکان ئەوە لێگەڕێ بەڵام بۆ خۆیان ئەوانەی کە قانونیەکان لیان بپرسە خۆیان ئەوانەی کە لە ئەنجومەنی وەزیران ئەزانن خۆشحاڵین بۆ چوونی بەڕێزت یعنی چۆن ینی وەزیر هەیە خۆشحاڵ نیوە پەخستنی پەرلەمان بۆ من لێپرسین ڕەنگە خۆشیش بێتەوە کەس لێو نەپرسێتەوە بە کەفی خۆ ئەوە بکەی بەڵام من لەو بابەتە شخصیە ناڵێن بابەتە عامەکە بێگومان حکوومەت پشت و پەنایەکی بە قووەتی لە دەستداوە کە پەرلەمانە
ئەی ئەم حکوومەتەوە کووتمان کێ ڕێنمایی بۆ دەرکا بۆ ئیشەکان حکومەت تەماشای کرد پەرلەمانی کردیا وەکو دوژمن یعنی هەمیشە ئەو دوو سوڵتەیە جۆرێک لە چۆنەڵی سیراع و ڕکابەریان لەبەی نابووە هەندێک جار تەحەدایان لەبەی نابووە نەک لێرە لە زۆر شوێنی دنیا بەڵام حکوومەت ئیش بە چی ئەکا ئەی بە قانون ناکە هەموو ئەو پەرلەمان پێویستێکی دوژمنکارانە بووە نانە دوژمنکارانە نەبووە بەڵام بەداخەوە لە ینی ئەزمموی کاری پەرلەمانیا لە کوردستان هەمیشە حکوومەت لێرە حسابی بۆ پەرلەمان نەکردووە بە درێژایی تەمەنی پەرلەمان لە 29 ساڵی ڕابردووە مەسەن قەت بینوتە وەزیرێک سەحبی سیقەی لێ بکرێت لە پەرلەمان نا لە خولی ڕابردوو لەم خولەش لە سەرەتاکانە هەندێک جار پەرلەمانتارەکان وەزیرەکانیان بانگ کرد و هەندێک پرسیار و ئەوانیان ئاراستە ئەکرا بەڵام بەداخەوە نەگەیشت بۆ ئەو مەرحەلەیە کە حکوومەت بترسێنێ وەزیرەکان بترسێنێ سەحبی سیقەیان لێ بکە ئەویان بابەتێکە بەڵام بابەتەکەی تر حکوومەت پێویستی بە قانون هەیە کە خۆشی بۆ خۆی دەسەڵاتی هەیە پرۆژەی قانون تەڕح بکە و بینێرێتە پەرلەمان هەبوو خۆشی ئەتوانێت ئەوە بکە ئێکە ئەو مؤسسەیە نەبێ بۆ خۆی بێگومان حکوومەتی ژیانی هەم دیسان ئیشکالی بۆ دروستە بێ لە هەندێک ڕێو شوێنە هەر مەسەلەن ئەو چاکسازیانی کە لە ساڵی 2016 بەناو چاکسازی کە حکوومەت کۆمەڵێک بڕیاری ڕاگەیاند ئەوانە بەشێکی دەبوو بە قانون بکرێ ئێستاش حکوومەت دیسان هەندێک ڕێوشۆنی تر هەیە دەبێت دەستی بۆ بەری ئەوانش پێویستیان بە قانون هەیە بۆی خۆیان قانونەکانی ئەنجومەنی وەزیران ئەڵێن یعنی ئیشکالمان هەیە ینی گرفتێکی گەورە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە هەیە لە ڕووی قانونیەوە کە پێویستی بە پاڵپشتی قانونی هەیە بەشێک لە ئەو ئیجرئاتانی کە ئەوان ئیکەن سوپاس دەکەم کاک بێستون کاک تۆرەگە بگەڕێمەوە لای بەڕێزت ئەگەر بەڕێزیش ترنجێک تەبێت لەسەر مەسلەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان پاشان سەبارەت بەوەی کە ئەمڕۆ پەرلەمانتارێک باسی لەوە کردووە کە کۆمەڵێک سەرۆکی دەستە لە ناویاندا سەرۆکی دەستەی مافی مرۆڤ و کۆمەڵێک دەستەی تر ماوەی یاسایەکان بەسەر چووە یعنی هیچ ڕێگایەکی یاسایی نییە بۆ درێژکردنەوەی ماوەی یاسایی سەرۆکی ئەو دەستانە جگەر لە پەرلەمانی کوردستان بەڵێ سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی ویلایەتی پەرلەمان بە حقیقەت ئەگەر ئێمە چاوپێخشانێک بە دەستوری وڵاتان بکەین دەبینین جیاوازیان کردو لە حاڵەتی ئاسایی و لە حاڵەتی نائاسایی لە حاڵەتی نائاسایی هەندێک لە دەستورەکان دەق بە دەق باسییان لەو بابەتە کردووە لە حاڵەتێک ئەگەر بۆ نمونە شەڕێک ڕوویدایان کارەساتێکی سروشتی نەدەتوانرا هەڵبژاردنە وڵاتە ئەنجام بدرێت ئەوە دەکرێت ماوەی ویلایەتی پەرلەمان درێژ بکرێتەوە تا ئەم باردۆخە تەجاوز دەکەن بەڵام لە حاڵەتی ئاسایی دەستورێک باسی ئەوەی نەکردوێتەوە ئەگەر باردۆخێکی ئاسایی لە وڵاتەکە هەبێت ئەوە بتوانێم کارە بکەیت وەکو کاک بێستونیش ئاماژەی پێدا ئەمە لە پەرلەمانی کوردستانەوە تەجروبەیەمان هەیە لە کاتی شەڕی ناوخۆ سێ جار پەرلەمانی کوردستان ماوەی ویلایەتی خۆی درێژ کردوێتەوە حاڵەتێکی ئاساییشمان هەیە بەبێ ئەوەی بوجودی شەڕ پەرلەمانی کوردستان ماوەی خۆی درێژ کردەوە بڕیارێکی دادگای اتحادی باڵەمان هەیە لەو بارەوە کە باز لە مەسەلەی درێژکردنەوەی ماوەی ویلایەتی پەرلەمانی کوردستان دەکات ئاماژەی بەوە داوە کە پەرلەمانی کوردستان دەسەڵاتی ئەوەی هەیە ماوەی ویلایەتی خۆی درێژ بکاتەوە دەسەڵاتێکە بە خودی پەرلەمان درا بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئەم دەسەڵاتە دەبێت پەرلەمان خۆی پیادەی بکاتە پەرلەمان خۆی بڕیار لەسەر ئەم بابەتە دەدات بەڵام ئەوە دەبێت پەرلەمان کۆبوونەوەی خۆی لەسەر بکات تایبەت بە مەسەلەی درێژکردنەوەی سەرۆکی دەستەکان ئەو بە دڵنیاییەوە بە جۆرەی یاسا دەبێت مامەڵەی لەگەڵ بکرێن مامەڵەی یاسایش ئەوەیە دەبێت لەلایەن پەرلەمانەوە ئەم کارە ئەنجام درێت بە حکمی ئەوەی متمانە لە پەرلەمان وەرگیراوە دەبێت وەرگرتنەوەی متمانەشان لایەن پەرلەمان بێ ئەگەر چی هەندێک کەمکوڕی یاسایی هەیە لەم یاسایانە تایبەت بە مەسەلەی وەرگرتنەوەی متمانەکە لەو کەسانە بەڵام لە هەموو دۆخێکدا تۆ ئەگەر بتەوێ ماوەی ئەو سەرۆکایەتی ئەو دەستانە درێژ بکەیەوە ئەوە بەبێ وجودی پەرلەمان و بەبێ بڕیاری پەرلەمان بەبێ متمانەدانەوەی پەرلەمان ئەو مەحاڵە ئەو کارە بکرێت ئەگەر بڕیارەکە بگەڕێنەوە بۆ ئەنجومەنی شوراژ بۆ ئەوەی قسە لەسەر ئەو بابەتە بکات ئێمە بێگومان سابقەیەکمان هەیە وەکو ئاماژەم پێدا مەسلەی کارکردن بە یاسای دژە تیرۆر ئەوان بڕیاری ئەوەیاندا مەسلەکە تەنها لە دەسەڵاتی پەرلەمانە مەسلەی یاساییەکان ئەوەی پەیوەنددارە بە هەموارکردنەوەی یاسا و دانانی یاسا و ئیلغاکردنەوەی یاسا کەواتە لەو دۆخەشدا ئەگەر بڕیارێکی لەو شێوەیە هەبێتن کە ماوەی ویلایەتی ئەو سەرۆک ئەو دەستا سەر بەخۆیانە درێژ بکرێتەوە ئەو بە دڵنیاییەوە دەبێت پەرلەمان ئەو کارە بکات. بەڵێکەوە تار سەرۆکیار دەستەیەک ئەگەر ماوەکەی بەسەر چوو دەبێتە سەرۆکیێکی نایاسایی ناتوانێت لە پۆستەکەی بەرداوام بێت
خۆی ئەمە ئیشکالێتیش قانونی بۆ دروست دەکات بە دڵنیاییەوە ئەو کاتە دەبێت برا لەسەر ئەوە بدرێت چۆن ئەو مؤسسەیە بەڕێوە دەچێت وەکوتم ئێمە لە بواری یاسایی و دەستوری بابەتێکمانەیە کە بم بدەی ئیستمراریەتی دەوڵەتە نابێت دام و دەستگاکان پەچیان بکەوێت دەبێت ئەم دام و دەستگایانە لە ئارادا بن لەبەرەوەی پەیوەندیان بە ئیشوکاری ڕۆژانەی خەڵکەوە هەیە کەواتە لەو حاڵەتەدا تۆ دەبێت دەرچەیەکی یاسایی بۆ بابەتە دۆزیتەوە بەڵام مەکوتم دەرچە یاسایی چۆن دەدۆزیتەوە بۆ ئەم حاڵەتە ئەوەیە تۆ حاڵەتە تەبیعیەکە ئاسایی بکەوە کە ئەویش ئەوەیە کە پەرلەمان کارا بکرێتەوە بۆ ئەوی پەرلەمان بڕیا لەسەر ئەو کارە بداتن ئەگەر پەرلەمان ئەو کارە نەکات بە دڵنیاییەوە هیچ دەستگایەکی تر ئەو دەسەڵاتی پێنەدراوە تا بتوانێت ماوەی سەرۆکەکانی ئەو دەستانە درێژ بکاتەوە وەگەر ماوەکەشیان تەواو بوو ڕەنگە بۆشایی دروست بێ بەڵام چۆن ئەو بۆشاییە پڕ دەکەیەوە ئایا هەمان ئەو سەرۆکانە بە شێوەیەک لە شێوەکان دەسەڵاتەکانی خۆیان بەکاردێن و دەستەکە دەبن بەڕێوە یاخود ئەو سەرۆکی ئەو دەستانە کە ماوەکان تەواو دەبێت ئیستیقالە بدەن تاکو ئێستا ئەمە ڕوون نییە بەڕاستی بتوانم وەڵامێکی دقیقت بدەمەوە لە ڕووی یاسایی ئامانە بەردەوام دەبن یاخود ئیستیقالە بدەن بەڵام لە حاڵەتە ئاساییەکەوە کوتم دەبێت پەرلەمانە بڕیا لەسەر ئەو کارە بدات بەڵێ سپاس دەکەین کاوتور کە بێسون سەبارەت بووی لە غیابی مەسەرەن پاخستنی پەرلەمان و بەسەر چوونی ماوەی یاسایی مەسەرەن دام و دەستگاکانی تر تا چەند هۆکارێک بۆ نمونە ئێمە دەبین لە کوردستان تاوان زیاد دەکات مەسەرەن چەتن پەیوەندی بۆیە کە یاسا ڕۆژ بە ڕۆژ دەپاشکرێت مەسەرەن تاوانی کۆمەڵایەتی تاوانی مەسەرەن گەندەڵی زیاد دەکات بەڵێ بێگومان ئەوانە جگە لە تعدیلکردنی کۆمەڵی قانون وەکوتم پێویستن ئەو قانونانی پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە هەندێک قانون هەیە لە محاکمەکان کە ئێستا پێویستی بە تعدیلکردن هەیە لە ڕاستیدا هەندێک تریش ڕەنگە بمانەوێ قانونی تازە دەربکەین حاڵەتێکی نەفسی خراپیشە پەکخستنی پەرلەمان کە تۆ مثلەن هاوڵاتێک بۆ سەری خۆی هەڵەگرێت لە وڵاتەیە کە ببین مؤسسەیەکی پەرلەمان بۆ وەکو پەرلەمانتەرە ئێمە لێگەڕێەوە ئێمە لێبووینەوە تووشی نەخۆشی دەڵێن نەبوون وەکو پەرلەمانتەرە ئێمە لێگەڕێکە وەزعمان چۆنە بەڵام خەڵکی ژیانی تۆ خەڵکێک بە هاوڵاتیەک ببینێ پەرلەمان مؤسسەیەکی ئاها گرنگ و هەڵبژێردراو کە ڕێگەی کارکردنی لێ بگیرێ دەبێ ئەو خەڵکە چه ئومێدێکی بە وڵاتە هەبێ واتە ئەمە بەشێکی گرنگی بەخشینەوەی ناومێدیە لە وڵاتدا سەرباری ئەوەی کە وەکوتم ئێمە کۆمەڵی قانون کە پەیوەندی بە ژیانی خەڵکەکە بۆ شێوێک کە یاسا نامێنێ بەرەو فەوزا بڕۆین لە کوردستان بێگومان وەکوتم کە تۆ یاسای تازەت نەما یاسای کۆنە تعدیل نەکردەوە هەموو ئەمانە وەکو ئەوەی کە جەنابوت وەکو ئەگەرە لە بەردەمانە وردەش بەداخەوە خەریکە دۆخی کوردستان بەرە و ئایندێکی خراپ هەنگاوەنێ کە مستەقبلەکە لە پێش چاوی هەمومان ڕوونە ئەگەر بەم دۆخە چەق بەستووە سیاسی بەم دۆخە بێ مؤسساتی پەرلەمانی و مؤسساتەکانی تر بەم دۆخە قەیراناویەی قەیرانی دارایی و دۆخی خراپی موچە ئەکرێتەوە پەرلەمانتەرێک میوانێمە و باسی لەوەکە کە یاسا لە کوردستان مۆڵەتی وەرگرتووە تۆش پێ دوایە یاسا لە کوردستان مۆڵەتی وەرگرتووە نانی بەداخەوە نابێ یاسا مۆڵەت وەربگرێ ینی یاسا وەکوتم پەرلەمان و مؤسسەی تەشریعی و یاسا بۆ خۆی چەند ئینسان پێویستی بە وزە و بە خۆراک هەیە وڵات و مؤسسەی دەستوری و مؤسساتی دەوڵەتداریش پێویستیان بە یاسا و بە تازەگەری و بە تعدیلی یاسای کۆن و دەرکردنی یاسای تازە هەیە و قسەیە ناکرێ دڵمان بەو قسەیە خۆش بێ کە بە بیانووی پشوەرگرتنی یاسا و پشوەرگرتنی پەرلەمانەوە ئەم دۆخە درێژە پێ بدرێ بەڵام لە واقع داوانی ئێستا وایە واقعکە وایە بڵێ ڕاستەوە کووتم بەڵام درێژە کێشانی واقعەکە دەبێت چاوەڕێشتی خراپتری لێ بکەیت باشە بەس دوپرسیارم سەبارەت بە مەسەلەی کارکردنەوەی پەرلەمان باس ئێستا چاوڵێکی تازە هەیە یاخۆ هیچ چاوڵێکی تازەنی لە پەرلەمانتارانە لەلایەن پەرلەمانتارانەوە نەچکە دۆخەکە لە دەستی پەرلەمانتارانە نیە ئێمە کۆمەڵی پەرلەمانتار کۆ ببینەوە بتوانین ینی هەوڵش درا بەداخەوە یاسا ئیمزاکان کە جەناب ئێڵی ئێمە ئیمزای پێویستی جەلسەیەکمان دەست نەکەوت نە پارتی ئیمزای پێویستی جەلسەیەکی دەسەکەیە بەبێ ئێمە واتە ئەو بەرەیە لە هەولێرا بیکە بێگومان پارتیش بۆی بکرێت ڕەنگە دەمێکە بیکردایە بە قانونی بێگومان بۆی ناکرێت و ئێمەش بۆمان ناکرێت لە سنووری ئەم دیوە ئەوەی کە سەرۆکی پەرلەمان ڕێگەی لێ گیراوە لەم سنووری ئەم دی و لە شوێنیمانەوەی سەرۆکی پەرلەمانە ئێمەش ئیمزای پێویستمان بۆ کۆنەکرایەوە بەداخەوە بۆ تەکمیلەکردنی جەلسەیەک بەڵام ئەو چوار فراکسیۆنە بۆ پێشتر باسییانەوەکی ئیمزای تاوا کۆکرا ئێمە ئیمزایەکمان بۆ کۆکرایەوە و جەلسەیەکیشمان تێپەڕان لە ناو پەرلەمانە لە 23 حوزەیران بەڵام بەداخەوە بۆ جەلسەی تر هەوڵدرا لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەی هەولێر نەکرا وتت هەوڵێکەیە باسی بستی مانگت کرد بیانی کاک مەسعود سکرتێری پارتی دموکراتی کوردستان جەناب تەزانی ینی ئەو کات دەست پێشخەریکی کرد کە ئومێدی زۆری لەسەر هەڵچندرا لە مانگی یانزەی ساڵی ڕابردوو بەداخەوە 2 مانگ بەسەر ئەوەیە تێپەڕێ هەم پارتی بۆ خۆی ساردە و ڕەنگە نیەتیشی نەبێ هەم کاک مەسعودیش پێچێ لە بەشێک لە ناوەڕۆکی پەیامەکەی جددی و
واقعی نەبوو بێ ئەگەرنا ڕەنگە کاراکردنەوەی موسسەسێکی پەرلەمان سەرباری خلافە زۆرەکانمان ئەگەر ئیرادەیەکی ئەوە هەبێ ڕەنگە کاتێکی کەمی بێ بەڵام بەداخەوە هیچ ئاسوەیەکی ڕوون نیە ئێستا ببینێ بڵێن پەرلەمان لە ماوەیەکی زەمەنیە دەست بە کارەکانی کاتەوە چکە لە نەتیجەیە دانیشتن و نێوانی لایەنە سیاسەکان بە ئێمەی گۆڕان و پارتی و لایەنەکانی تری لە مەسافێکی دوورین بەداخەوە خۆشتەوەکو پەرلەمانتەران بیری هۆڵی پەرلەمان و دانیشتەکانتان نەکە بێگومان ئێمە پەرلەمانتاری بێچارەی نەکبەت بووین ئەم خولە هەموو تەمەنی ئێمە لە ناو پەرلەمان و لە کاری تەشریعات چەند مانگێک بوو لە سەرەتای خولەکەی 6 مانگ چاوەڕێمان کرد تا لایەنە سیاسەکان سەرۆکایەتی پەرلەمانیان تەشکیل کرد دواتریشەوە ساڵ و نیوە کە ئێمە واتە تەمەنی ئەم خولەی پەرلەمان هەمووی 6 مانگێک توانیمان تەشریع دەرکەین و ممارەسەی کاری پەرلەمانی لە ناو قاعەی پەرلەمانە بکەین. بەڵێ بەڕێز کاک بێسون فراقەندانی پەرلەمان کە زۆر سپاسی بەڕێستانەکەی کلەستۆری سەرەکی لەگەڵمان بووی هەروە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خامۆش عومەر ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارم لە بەشی کۆنتڕۆڵ و کامێرا تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.